کاتێک پرسیاری جوتیارێکی نمونەیی دەکەیت لە شارەکەدا کە خاوەن توانایەکی بەرزی داهێنان بێت لە کشت و کاڵ و بەرهەمهێنانی میوە و سەوزەدا، یەکسەر پێت دەڵێن خاوەنی ئەو سیفەتانە تەنها ئازاد محەممەدە. 30 ساڵە من خەریکی باغداریم، خەریکی مەسەلەن سەوزەهاتم، خەریکی مەسەلەن هەنار و ترێ و ئەمانم بە هەموو پێگاتەکانیوە. لە باخەکەی ئەم جوتیارەدا کە ڕووبەرێکی فراوانی هەیە، چەندین جۆر میوە و سەوزەی تێدایە. یەکێک لە جیاوازی بەرهەمی باخەکەی ئەم جوتیارە لەگەڵ بەرهەمەکانی تر ئەوەیە کە ئەم جوتیارە دەتوانێت کاتی بەرهەمهێنانی بەرهەمەکانی دوا بخات. ئەبوایە لە مانگی نوا بگەشتایە، لە 15 نوا بگەشتایە، بەڵام من نایەڵم بگات. هەڵساوم بۆەوەی کە 6 دانە مانگ لە مانگی 6 و ئاوم نەدێراوە، ئەو بە 5 مانگە ڕوە ئاوم نەدێراوە، چکە هەج ڕستێک گرتە ئاو زوو ئەگا و تەحملی نامێنێ، بەڵام ئەگەر نەتگردە ئاو بە پێی پێویست خۆی وردە وردە بە تەبیعەت ئەگا. ئازاد محەممەد توانیوێتی لە یەک کاتدا تەماتە و پەتاتە یاخود دوو بەرهەمی جیاواز پێکەوە بڕوێنێت. ئەمە ئەگەر سێکەین یەک ڕۆوەکە لە بنۆ لەسەرەوە باینجانە هەم تەماتەشە وام لێ کردووە هەم باینجان بگرێ و هەم تەماتە بگرێ. لە باخەکەی ئەم جوتیارە نمونەیەدا زۆرترین ڕێژەی هەناری هەڵەبجە کە لە کوردستاندا بەناوبانگە بەرهەم دەهێنرێت، بەڵام ئەو گلەی لەلایەنە بەرپرسەکان و حکوومەت دەکات کە بەیاخی پێنادەن. داوام لە حکوومەتە خۆی چایە بخشێنێتەوە بەما بزانێ ئایا هەنار لەژێر لایلۆنا دانراوە. من داوای لێکم ئەگەر بەڕادێک بێشتێ بێ وەکو هاوکارێک هاوکارێکی ئەم ناوە بکرێ زۆر ئیسفادەی لەکەین وەکو جوتیاری ئەم ناوە. ئەو سەرڕای ئەوەی لە هیچ کۆلێژێکی کشتتوکاڵی نەی خوێندووە و هیچ بڕوانامەیەکی زانکۆ و ناوەندی ئەکادیمی نییە لە کشتتوکاڵدا، بەڵام لە ئێستادا باخەکەی بۆتە شوێنی خوێندنی وانە و چەندین وانە بە خوێندکاران و قوتابیانی کشتتوکاڵ دەڵێتەوە و هاوکاریان دەکات. ئەمە کۆمەڵێک عیلم و عەمەلی تایە دامناوە بۆ ئەوەی هەچ فەلاحێک تەلەبەی زانکۆی هەڵەبجە مەسەن هاتوون لێرە دەرزیان خوێندووە ڕێنمایم پێداون. سەلیقە و توانای ئەم جوتیارە بەتەنها سەرنجی ناوخۆی بۆ خۆی ڕانەکێشاوە، بەڵکو سەرنجی پسپۆڕانی بواری کشتتوکاڵی عەرەبی و یابانی بۆ خۆی ڕاکێشاوە. 4 مۆندیز بوون، زۆر بە ئیشەکانی من سەرسام بوون، یەک ئیمزاشیان کرد کە بەڵێ لە لوبنان و هاتوین ڕێمان کەوتۆ لە جوتیارێکی نمونەیی کە سەرسامی ئیشەکان. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، ناحیەی سیروانی سەر بە پارێزگای هەڵەبجە.